میوانێکم لەگەڵدا دەبێت ئەویش بەڕێز شەهرام کۆیی پارێزەر. کاک شەهرام سڵاو لێبێت، باسم لەو هەواڵە کرد کە پارێزەران دەتوانن خاننشین بن. بە وردی پێمان بڵێ ئەم بابەتە خاننشینکردنی پارێزەران کام پارێزەر دەگرێتەوە و کە دەڵێن موچەیەکی بەرز خاننشین دەبێت، موچەکەی چەند دەبێت؟ بەڵێ هاوڕێجان سڵاو لە بەڕێز و لە بینەرانی بەڕێزی کورسات نیوز و سافە بەڕێزەکەتان. تەبان ببوورە بە ئەم شتە ڕاستکەمەوە شەهرام کۆیینە پارێزەر شەهرام ئاکۆی ئەوە ڕاستەکەیەتی ببوورە ئاساییە بەڕێزت. سەبارەت بە ئەو هەواڵی کە پێویستە بە یاسای خاننشینی پارێزەرانەوە بەڕێستان لاتان ئاشنایەکە هاوشەوی هەر وەزیفەیەکی گشتی و فەرمانبەری گشتی دەوڵەت کە مافی خاننشین بوونی هەیە لە تەمەنیشی دیاری کراو یاخود بەهۆی نەخۆشکەوت و هەندێک حاڵەتی تۆبی و پزیشکی تایبەتەوە بە هەمان شێوە ئێمە یاسایەکمان هەیە بە ناوی یاسای ژمارە 18 ساڵی 1999 یاسای سندوقی خاننشینی پارێزەرانی کوردستان کە تایبەتە بە خاننشینکردنی پارێزەران و کۆمەڵێک بوردەکاری تێدایە لەو بارەیەوە. بەڵێ ئەوەی کە تەمەنێک دیاری کراوە بۆ خاننشینکردنی پارێزەران ئەو تەمەنی دیاری کراوە بەو تەمەنە دەپێورێکە خزمەتی چەندێ بێ و چەندێ موچەی بۆ تەرخان بکرێ کەمترین موچە چەند دەبێت بەرزترینی چەند دەبێت؟ بەڵێ خۆی حساباتی خاننشینەکە بەم شێوازەیە لە یاساکەدا ئاماژە بۆ کراوە. ئێمە سێ خاڵمانەیە بە شێوازێکی گشتی لەسەر ئەساسی عام کە پارێزەری پێ خاننشین دەکرێت وەکو خزمەتی پارێزەری. یەکەمیان خاڵ یەکەم ئاماژە بۆ دەدا هەر پارێزەرێک لە خزمەتی گشتی پارێزەرایەتیدا وەکو یاسایی 25 ساڵی تاوا کردبێ وەکو خزمەتی پارێزەرایەتی دەتوانێت داوای خاننشین بکات و موچەکەی وەربگرێت. خاڵێکی ترمان هەیە دەکرێت پارێزەر 15 ساڵ خزمەتی پارێزەرایەتی تاوا کردبێ واتە بە شێوازی بەردەوام یاخود پشر کۆی گشتی بکاتە 15 ساڵ بەڵام لە هەمان کاتدا تووشی حاڵەتێکی با بڵێن تۆبی یاخود پزیشکی بێ نەخۆشکەوتنێکی جەستەیی کە پەکەوتنی لێ بکەوێتەوە کە بە راپۆرتێکی لیژنەی پزیشکی فەرمی بسەلمێنرێت ئەو کاتە ئەگەر 15 ساڵیشی تاوا کردبێ دەکرێت مامەڵی خاننشین بوونی بۆ بکرێت. خاڵی سێم باسی ئەو کەسە دەکات کە تەمەنی خاننشینی حەقیقی خۆیەتی هاوشەوی وەزیفەی گشتی کە 63 ساڵ تەمەنە هەر پارێزەرێک 63 ساڵ تەمەنی خۆی تاوا کردبێت و بۆ تەمەنە گەیشت بێت لە ڕووی یاساییەوە دەتوانێت داوای خاننشین بوو بکات و خاننشین بکرێت و موچەوە بگرێت بۆ مەرجەی لانی کەم 15 ساڵ خزمەتی لە بواری پارێزەرایەتیدا هەبوو بێت. بەڵێ سەبارەت بە ئەژمارکردنی پارەکە شۆک و باست کرد یاساکە بۆ شێوازە حسابەکەی ڕێخستووە. ئێمە پێویستە ئەو کەسەی خاننشین دەکرێت وەکو ئەساسی گشتی 25 ساڵ خزمەتە وتمان بەدەر لەو ئیسtisنانەی کە باسمان کرد ئەو 25 ساڵە چۆن ئەژمار دەکرێت. ئێمە پێویستە 300 مانگ بە بەردەوامی خزمەتی پارێزەرایەتیمانە بێ ئەم 300 مانگە واتە 25 ساڵی خزمەت چۆن ئەژمار دەکرێت بۆ هەر مانگێک یاساکە 6000 دیناری عراقی داناوە. ئەگەر بێت و ئەم ژمارەیە لێکدانی یەکتر بکەیت واتە بۆ هەر 12 مانگێک زەربی ئەم 25 ساڵی بکە بە 300 مانگ ئەم 300 مانگە بۆ هەر مانگێک ئەگەر 6000 ئەژمار بکەیت دەکات بە 1,800,000 دیناری عراقی. بەو شێوازە حساباتی پارەی خاننشینی دەکرێت بە شێوازیشی گشتی. بەڵام دەکرێت ئەگەر لە حاڵەتە تایبەتانی کە باسیشمان کرد ئەگەر پارێزەرەکە 25 ساڵیشی تاوا نەکرد بێ ئەکرێ خاننشین بکرێت بە ڕێنمایی و حاڵەتی تایبەتی خۆی. بەڵێ باز لەوە کرا کە ئەم موچەی خاننشینیە لە سندوقی با بڵێنەوەی کە تایبەتە بە پارێزەران سندوقی خاننشینی پارێزەران ئەم موچەیە دەدرێت. ئەم سندوقە ئەو پارەی کە پارەی خاننشینیە و لە پارێزەران وەرگیراوە ماگانە ئەم سندوقە تەواوی پارەکانی تێدایە و دەستکراوەیە بۆ ئەوەی هەموو پارێزەرێک بتوانێت ئەو مەرجانی تیا بوو خاننشین بێ ئەو موچەی خۆی وەردەگرێت لە کاتی خۆیان. بەڵێ دەست خۆش ئاماژەت بە پرسیارێکی باش کرد. لە ڕاستیدا ئێمە لە سەرەتای دامەزراندنی یاساکەوە کەوتمان یاسای ژمارە 8 ساڵی 1999 هەردوای دەرچوانی یاساکە لە پەرلەمانی کوردستانەوە ڕاستەوخۆ سندوقێک تەشکیل کرا بە ناوی سندوقی دەستەی خاننشینی سەندیکای پارێزەرانی کوردستان کە ئەم سندوقە لە دەستەیەکی یاسایی پێکدێت. کاری ئەم دەستەیە ئەوەیە ڕێخستنی شؤونی یاسایی پارێزەرانە وەکو کاروباری یاسایی زایدن یاسای خاننشینێکە شێوازەکە چۆن ڕێکخراوە چۆن تەنزیم کراوە. ئێمە وەکو باسمان کرد دەبێت حتمما داهاتێکە بێ بۆەوەی بتوانین بەسەر پارێزەران دەدا بەشێکین وەکو موچەی خاننشینی. داهاتەکە لەم سەرچاوانی خوارەوە دێت کە ئێستا باسییان دەکەم. یەکەمیان ئێمە پولمان هەیە پولی پارێزەرایەتی یاخود پولی دارایی کە سەر بە وەزارەتی داراییە. ئەم پولانە لە داوا و لە بابەتە فەرمیەکانی یاسا لە محکەمەکان بەکاردێت. ئەمە یەکێکە لە سەرچاوەکانی داهات کە دەکرێت بۆ داهاتی سەندیکای پارێزەران وەکو خاننشینی بەکار بێت. خاڵێکی تر
کری پارێزەرایەتی و کری ماندوونی پارێزەرایەتیە کە لە داوای یاسایەکانی دادگاکاندا بڕیاری بۆ دەدرێت بە هەمان شێوە دەکرێت ببێتە داهاتی سندوقی خانەنشینی. زائیدەن هەموو ساڵێک هەر پارێزەرێک کە هەویە یاخۆ ناسنامەی پارێزەرایەتی نوێ دەکرێتەوە بە ناوی بڕەپارەیەک وەکو با بڵێن سندوقی خانەنشینی پارێزەران لێی وەردەگیرێت. ئەم بڕەپارەیە کە لێی وەردەگیرێت دیسان دەخرێتە سەر سندوقی پارێزەران. هەموو ساڵێک پێویستە پارێزەر لە مۆدەی یاسایی خۆیدا لەگەڵ نوێکردنەوەی ناسنامەی پارێزەرایەتی بڕێک پارەش بخاتە ناو سندوقی سەندیکای پارێزەرانی کوردستانەوە وەکو سندوقی خانەنشینی. زائیدەن هاوکاریەکانی حکوومەتی هەرێمە هەر هاوکاریشی دارایی کە پێشکەشی سەندیکای بکات. زائیدەن منەظەمات و ڕێکخراو هەر لایەنێکی تری فەرمی و نیمچە فەرمی کە بێوێ هاوکاری دارایی پێشکەشی سەندیکای پارێزەران کە وەکو سندوقی نەختینەی خانەنشینی بەم شێوازە ئەم داهاتانە هەمووی کۆ دەکرێتەوە و دابەشی ئەو پارێزەرانە دەکرێت کە دەڕووی یاسایی و خانەنشین کراون بە ڕەچاوکردنی هەلومەرجە تایبەتەکانی خۆیان. بەڵێ زانیاری ئەوەت لایە ئەو سندوقە لە ئاستی هەرێمی کوردستان کۆی ئەو پاری کە کۆی کردوتەوە دوایین جار گەیشتووە بە چەند؟ بەڵێ وەکو زانیاری تازە بەداوای لێبوردنەوە ئەم زانیاری ملانیە لەبەر ئەوەی خۆت دەزانی ساڵانە لەبەرەوەی ئێمە ڕێژێکی زۆری زانکۆی هەلی حکومیمان هەیە لە کوردستان لە هەرێمی کوردستان و دەرچوویەکی زۆری یاسامان هەیە ساڵانە ڕۆژانە چەندین پارێزەری تازە ناسنامەی پارێزەرایەتی دەردەکەن و بڕەپارەی تایبەت هەمووکو دەرهێنانی مۆڵەتی پارێزەرایەتی و هەم سندوقی خانەنشینیش دەخەنە ناو سندوقەکەەوە بۆیە پارەکە بەجێگیری نامێنێتەوە بەڵام پارەیەکی باشی تێدایە بەشی ئەوەی هەموو پارێزەران بتوانن سودمەند بن لەو سندوقە خانەنشینیە ساڵانە. بەڵێ سەبارەت بە ڕەوشی یاخود بژێوی پارێزەران و کاریان لە هەرێمی کوردستان ئەگەر هەڵسەنگاندنێکمان بۆ بکەی لە ئێستادا بەگشتی دۆخی پارێزەران چۆنە و ئەم سندوقەش دەتوانێت چه خزمەتێ بە پارێزەران بکە؟ بەڵێ سەبارەت بە پرسیاری یەکەم لە ڕاستیدا دۆخی پارێزەران لە ڕووی مادی لە ڕووی هەلی کارەوە لە هەرێمی کوردستان لە حاڵەتی ئێستادا بەڕاستی لە دۆخێکی باشدانیە و دەتوانم بڵێم هەلی کار و کاری پارێزەران بە ڕێژێشی بەرچاو کەمی کردووە هەمووکو کاروباری کۆمپانیاکان و موەسسە بازرگانیەکان لە هەرێمی کوردستان هەمووکو بابەتی کاروباری دادگاکان و داواکان ئەوش دەبەر کۆمەڵێک هۆکاری دیاری کراو. وەکو لای بەڕێستان ئاشکرایە لەبەر ئەوەی ئەو هەموو جامیعاتە ئەهلیە و سربەخۆی لە هەرێمی کوردستان هەیە بەداخیشەوە هەم لە کوردستانیش و هەم لە عێراقیش دەتوانم بڵێم لەسەر ئاسی ناوچەکەش لەبەرەوەی ئێمە نەمانتوانیوە زانکۆکان و دامەزراوە ئەکادیمیەکان بکەین بە حەڵقەیەکی وەسڵ وەگەرەی بدەین بە بازاری کارەوە. مەسەلەن لەوانەیە من بڵێم لەم ساڵدا پارێزگای سلێمانی پێویستی تەنها بە 1000 پارێزەری تازە هەیە لەبەرەوەی لە هەمان کاتدا 1000 پارێزەر خانەنشین بوون. ئەگەر ئێمە ئەو کۆنێکشن و ئەم چۆن بڵێ پەیوەندیمان نەبوو لە بینی بازاری کار و ڕژەی دەرچوان لە زانکۆکاندا ئەو جۆرە هەڵاوسانە دروست دەبێت کەوا دەکات زۆرترین پارێزەر لە وەزیفەی پارێزەرایەتیدا کار بکەن و هەلی کارکەم بێتەوە دووبارە دابش بکرێتەوە بەسەر هەمویان. ئەمە ژوا دەکات هەم کار لەسەر نرخ بکات کە ڕێژەی نرخی داواکان و مامەڵە یاسایەکان دابەزێ هەم هەلی کاریش کەم دەبێت. لە ئێستاش دەخۆت ئاگاداری وەکو ظروفی عام ئەوەی کە ئێستا شەرقی ئەوسەطی گرتوتەوە وەکو مەسەلەن کێشە و شەڕی نێوان ئێران و ئەمریکا و ئەو حەساری اقتصادی لە هەندێک وڵاتانی ناوچەکە هەیە ئەو دۆخە ئابووریانە هەموارەی کە لە هەرێمی کوردستان و عێراق هەیە بەگشتی کاری کردوتە سەر ئەوەی کە بەڕاستی دۆخی مادی پارێزەران لە ئێستادا بۆ شێوازە باش نەبێت کە دەوترێت وەکو پارێزەران بەوە ناسراون کە بە حیساب دۆخی داراییان زۆر باش و هەمیشە داهاتێکی باشی بەرزیان هەیە. بەڵام بەنسبەت خاڵی دووەمەوە سندوقی خانەنشینی پارێزەران هاوکاریشی زۆر باشە بۆ پارێزەران. بەنمونە خوا نەکردە ئەگەر پارێزەرێک بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ یاخود نەخۆشیی جەستەیی گەورە تووشی حاڵەتی پەککەوتەیی ببێت ئەوە زۆر بە ئەو سودمەندە لەبەر ئەوەی بۆی ئەم حاڵەتە پەککەوتەیەوە کە ناتوانێت پارێزەران کاری پارێزەرایەتی ئەنجامدا ممارەسەی و پیشێ بکە یاسا بڕەپارەیەکی باش و گونجاوی بۆ داناوە مانگانە وەکو داهاتێک بۆی بتوانێت خۆی پێبژێنێت و هەم خێزانەکەشی شەرەفمەندانە بژین. لە بیریشمان نەچێت هەر لە هەمان یاسادا ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ کراوە. ئێمە باسی ئەومان کرد کە پێویستە یان 25 ساڵ یان 15 ساڵ یان 63 ساڵ خانەنشین بێ و 15 ساڵی خزمەت کرد بێ. بەڵام حاڵەتێکی جیاکاری دانراوە دەڵێت ئەگەر بێت و پارێزەر 15 ساڵی خزمەتیشی تاوا نەکرد بێ واتە خزمەتی پارێزەرایەتی تەنانەت نەگەیشت بێ بە 15 ساڵیش بەڵام لە ناکەوت تووشی نەخۆشیی جەستەیی بوو بێت ئەو نەخۆشیە ڕێگری کرد بێت لەوەی کە بەردەوام بێت لە کارەکانی ڕۆژانەی وەکو پارێزەر وەکو کاروباری یاسایی دیسان ئێمە یاساکە ئەگەر مەسەلەن بەرمونە کەمتر لە 15 ساڵیش خزمەتی هەبێ ڕاستەخۆ بە 15 ساڵی خزمەت بۆ حساب دەکەین و خانەنشینی دەکەین. ئەوەش دەڕووی مادیەوە خزمەتێکی گەورەیە بەچینی پارێزەران بەگشتی. ئاماژەت بە خاڵە کرد نرخی یاخود حەقی کاری پارێزەرایەتی ئایا لە هەرێمی کوردستان هیچ ستانداردێک هەیە بۆ هەر کەیسێک کەمترین پارە چەنە زۆرترین پارە چەنە یاخود هاوشێوەی بەشێکتر لە سێکتەرەکان بازاڕەکە ئازادە ڕەنگە پارێزەرێک ناوبانگێکی هەبێت تەنانەت بۆ کەیسێکی جیابوونەوەش پارەیەکی زۆر وەربگرێ ئایا هیچ ڕێژەیەکی دیاریکراوەیە یا پارێزەران
بە جۆرێک لە جۆرەکان بە خواستی خۆیان دیاریەکەن و نرخانە. بەڵێ لە ڕاستیدا هەروکو پێشتر ئاماژەم پێکرد کە ئەو دۆخەنە هەمواری لە وڵاتەدا هەیە کاریگەری کردوتە سەر پیشەی پارێزەرایەتی وەکو هەموو پیشەکانی تر، بەڵام لەبەرەوەی بازاڕەکە بازارێکی حڕ و بازارێکی ئازادە نەک تەنها لە هەرێمی کوردستان و لە عێراق بگرێت لە هەموو وڵاتانی دنیاش لەبەرەوەی پارێزەر خۆت دەزانی لە ڕووی یاساییەوە بە ئەندامێکی گرنگی خێزانی دادوەری دادەنرێت و هۆکارێکی سەرەکیە فاکتەرێکی بەهێزە بۆ سەرکەوتنی پرۆسەی دیموکراسی و بەرپاکردنی عەدالەت لە دەوڵەتدا، بەڵام لەبەرەوەی پیشەیەکی حڕ و ئازادەستان دەردێکمان نییە وەکو یاسای سەندیکای پارێزەران چی لە کوردستان و چی لە وڵاتانی دەرەوەش بڕەپارێکی دیاریکراو هەبێت بڵێت پارێزەر پێویستە بۆ ئەم جۆرە کەیسە مەسەلەن کەیسێکی جابوونەوەیە، کەیسێکی مەسەلەن بابەتی خێزانیە، کەیسی کۆمپانیاکانە یاخود بابەتەکانی ترە ئەم بڕەپارەی وەربژیرێ. زیاتر بابەتەکەی دەکەوێتە سەر کۆمەڵێک فاکتەر، یەک لاوانە ناوبانگی پارێزەرەکە لە شارەکە یان لەو لۆکیشنەکە ممارەسی کاری پارێزەرایەتی دەکات، زایدەن ئەو اختصاصی کە پارێزەرەکە هەیە تیجاری وا هەیە پارێزەرێک اختصاصی لە بابەتی جنایات یاخود بابەتی تاوانناسی هەیە زیاتر بۆ کارە ناسراوە، بۆیە لەبەرەوەی کارەکەی دیاریکراوە بۆ هەر کەسێک باشترین پارە وەردەگرێت لەبەر ئەوەی جوهد و ماندووبوونێکی زۆری پێوە دەبینێ، ئەزموونێکی زۆری لە بوارەشدا هەیە، بۆیە هاوشێوەی هەر پیشەیەکی تری مەسەلەن وەکو پزیشکی یاخود ئەندازیاری یاخود هەر پیشەیەکی تر زیاتر قانون وای داناوە حتا لە قانونی مەدەنیشدا خستیوتە سەر لایەنی ئیتفاق واتە ڕێکەوتنی نێوان خۆت و کەسی بەرامبەر. ئەگەر هەردوو لەسەر نرخێکی دیاریکراو ڕێککەون ئاساییە بە نمونە لە ڕەنگە پارێزەرێک بۆ کەیسێکی جابوونەوە $1000 وەرگرێت، ڕەنگیشە هەمان پارێزەرەوە بۆ هەمان کەیس بەڵام بە شێوازێکی تر $5,000 وەرگرێت یاخود پارێزەریشی تر زۆر زیاتر لەو پارەیە وەرگرێت. بە هەمان شێوە بە کاروباری کۆمپانیاکان و هەموو کاروباری یاساییەکان زۆر باش کەواتە وەکو باسم کرد نرخێکی دیاریکراو نییە. بەڕێز شەهرام ئاکۆیی پارێزەر سوپاس کە لەگەڵمان بووی.